سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئەڵقەی 13. ڕووداوی مەرگی شەوکەتی مستەفا سوڵتانی ئامۆزا. مانگی خەزەڵوەری 1358 هەتاوی واتە ئۆکتۆبری 1970 زاینی بۆ کۆبوونەوەیەک چوبوومە شاری سنە کە هاتمەوە مەریوان. ئەگادار کرام کە شەوکەت بەگی ئامۆزامان بەداخەوە کوژراوە. شەوکەت بەگ کوڕی مامی گەورەم عەلی بەگ بوو کە لە زەمانی ڕەزاشادا لەگەڵ باپیرم حاجی فەرەجوڵڵا بەگ و مامۆ شەریفم گیران و هەناردەی شارەکانی باکووری ئێران سمنان و دامغان کران. باپیرم لەوێ فەوتی کرد. مامۆ شەریف و مامۆ عەلی ساڵی 1320 هەتاوی واتە 1941 زاینی کە شەوڕەوی و ئینگلیز ئێرانیان داگیر کرد و ڕەزاشا لە دەسەڵات کەوت، ڕزگار کران و هاتنەوە بۆ ئەڵمانە. شەوکەت بەگ کەسێکی دەوڵەمەند بوو، لە زەمانی شادا ژیانێکی خۆشی بۆ خۆی و بنەماڵەکەی دابین کردبوو. یەکێک لە خوشکەکانی ئەو هاوسەری شێخ عەبدولی کۆنەپۆشی بوو کە بە نزیکایەتی لەگەڵ ساواکی شادا ناوبانگی هەبوو. دوای شۆڕشی ئێران و ڕووخانی ڕژیمی پاشایەتی، شێخ عەبدول خۆی و براکانی واتە شێخ برا و شێخ لەتیف بوون بە هاوکاری ڕژیمی ئیسلامی و لە دامەزرێنەرانی سوپای پاسدارانی مەریوان بوون. ئەوان دەورێکی زۆریان هەبوو لە گرتن، زیندانیکردن و ئێدامی تێکۆشەرانی مەریوان. کاتی خۆی دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە شەوکەت بەگ هاوکاری شێخ عەبدول و براکانی دەکا و هێندێک چەکوچۆڵی شێخ برای لە لای خۆی داناوە. بەرپرسانی کۆمەڵە لە مەریوان بڕیار دەدەن سەبارەت بەو دەنگۆیە لێپرسینەوەیەک لەگەڵ شەوکەت بەگ بکەن. بۆ ئەو مەبەستە چەند پێشمەرگەی کۆمەڵە دێنە ئەڵمانە و دەچنە ماڵەکەی و دەیهێننە دەر. بەیانی زووی ڕۆژی دوایی نەسرەتی ئامۆزام کچە گەورەکەی شەوکەت بەگ دەچێتە ماڵی ئێمە و بە باوکم دەڵێ کە بچێ بە هاواریانەوە. دەڵێ کە پێشمەرگەکانی کۆمەڵە هاتوون و باوکمیان بردووەتە دەرەوەی ئاوایی. باوکم لە نەسرەت تووڕە دەبێ و دەڵێ بۆچی هەر ئەو ساتی وا بردیان منتان ئاگادار نەکردووە. باوکم ئیتر دەست بەجێ لەگەڵیان دەچێ بۆ ئەو شوێنەی وا پێشمەرگەکانی لێبوون، بەڵام بەداخەوە درەنگ دەگەنێ. لێپرسینەوە لە شەوکەت بەگ بە شێوەیەکی زۆر هەڵا ئەنجام دەدرێت. پێشمەرگەکان بە چەشنێک دەیخەنە ژێر لێدان کە بەداخەوە گیانی لەدەست دەدا. ئەو تند و تیژەی ئەوان کە بووە هۆی کوشتنی شەوکەت بەگ تەواو دوور بوو لە پرەنسیب و بیرروباوەڕی کۆمەڵە و هەرگیز نەدەبوو ڕووبدا. دوای ئەم کارەساتە بەرپرسانی کۆمەڵە لە مەریوان کۆبوونەوە دەکەن و لە ڕووداوەکە دەکۆڵنەوە. لە کۆبوونەوەکەدا تاهیری خالیدی ئەگەرچی لە لێدانەکەدا بەشدار نەبوو، بەڵام دەڵێ ئێمە وەک بەرپرسانی ناوچەکە دەبێ جوابدەرەوەی ئەم ڕووداوە بین و خەتاکەمان و ئەستۆ بگرین. بەم جۆرە تاهیر بەرپرسایەتی ئەم کارەساتە بە ئەستۆ دەگرێت و ماوەیەک وەک سزا چەک دەکرێت و لە بەرپرسایەتیش لای دەبن. بەڵام زۆر جێگای سەرنجە کە هەرگیز هیچ چەشنە لێپرسینەوەیەک لەو پێشمەرگانە نەکرا کە ئەو کارەساتەیان خوڵقاند. دۆستانی کۆمەڵە و ئێمەش گشتمان وەکو بنەماڵە بەم کردەوە خراپەی پێشمەرگەکانی کۆمەڵەی ناوچەی مەریوان زۆر غەمبار و تووڕە بووین. مامۆژن تووبە هاوسەری شەوکەت بەگ داوا لە باوکم و چەند کەسی تر لە خزمان دەکا کە لەگەڵی بڕۆن بۆ لای کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە بێژوێ لە ناوچەی سەردەشت. دەیان هەویست شکایەتەکەیان بەرن بۆ ڕێبەری کۆمەڵە. لە بێژوێ لەگەڵ ناوەندی کۆمەڵە و هەروەها مامۆستا شێخ عیززەدین دیدار دەکەن. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە پەیوەندی لەگەڵم ڕووداوە شوعەیبی زەکەریایی نارد بۆ مەریوان تا لەسەر چۆنیەتی ئەو ڕووداوە لێکۆڵینەوە بکە. شوعەیب و عەتای ڕوستەمی چوونە ماڵی شەوکەت بەگ و دیسان دووپاتیان کردەوە
کە ئەم کردەوەیە ناڕەوا بووە و سیاسەتی کۆمەڵە نەبووە و هەر بۆیە داوای لێبوردووی دەکەن. من پێم وایە کۆمەڵە هەر ئەو کات دەبوو هەڵوێستی خۆی بە ئاشکرا سەبارەت بەم ڕووداوە ڕاگەیاندبایە و بیخستایەتە بەرچاوی خەڵک. لەم ساڵانەی دواییدا دام و دەستگاکانی سەربەڕژیم و بەکرێگیراوانی شێخ عەبدول، شێخ برا، شێخ لەتیف و کوڕە پاسدارەکانیان زۆریان هەوڵدا کە دووبەرەکی لە بنەماڵەی ئێمەدا پێک بێنن. لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئێمە خوشک و براکان کە ئەندامی کۆمەڵە بووین ڕاستەوخۆ تاوانبار دەکراین کە لە کوشتنی شەوکەت بەگدا دەستمان هەبووە، تەنانەت دایک و باوکیشمیان بە تاوانبار دەناسی. بێگومان ئەم قسانە هیچ بنەمایەکیان نەبوو نییە. ئاشکرایە کە بە درێژایی هەموو ساڵەکان بە تایبەت ساڵانی دوای کارەساتەکان بنەماڵەی ئێمە بە پێویستمان نەزانیوە کە جوابی درۆ و پرۆپاگەندەی خۆفرۆشان و پیلانگێڕانی سەربەڕژیم بدەینەوە. کۆمیتەی ژنانی کۆمەڵە هاوکات لەگەڵ کار و هەڵسوڕانی نهێنی لە ژێر دەسەڵاتی ڕژیمدا ئێمە کۆمەڵێک لە ژنانی کۆمەڵە لە پاییزی ساڵی 1358 هەتاوی واتە 1970 زاینی کۆمیتەی ژنانی کۆمەڵەمان پێکێنا. جەماعەتەکە بریتی بوون لە شەهینی وەتەندوست، مونیرەی مەحبوبی، تەلعەتی خالیدی، پەروینی نەودینیان، جەمیلەی ڕەحیمی، نەسرینی زەکەریایی، ناهیدی محەممەدی، گوڵڕوخی قوبادی، فەهیمەی قودبی و من. بۆ پێکهێنانی ئەو کۆمیتەیە لەگەڵ ناوەندی کۆمەڵە قسەمان کرد و لە سنە لە ماڵەکەی گوڵەی قوبادی کۆبووینەوە و بە وردی بیرروڕامان گۆڕیەوە و بەرنامە و پلانمان بۆ ئەو کۆمیتەیە داڕشت. لە هەموو کۆبوونەوەکاندا ئیرجی فەرزاد و لوتفوڵڵا کەمانگەر مزەفەر کە هەردووکیان ئەندامی کۆمیتەی شاری سنەبوون بەشداریان دەکرد. دواتر چەند جارێک بۆ یارمەتی و گۆڕینەوەی بیرروڕا شوعەیبی زەکەریایی لە کۆبوونەوەکانماندا بەشدار دەبوو. ئەرک و کاری کۆمیتەکە بەم شێوەیە دابەشکرا. پەروینی نەودینیان و مونیرەی مەحبوبی بۆ کارکردن لە ناو کرێکاراندا ناردرانە تاران. فەهیمەی قودبی چووە بانە بۆ کار لە ناو ژنانی بانە و سەقزدا. جەمیلەی ڕەحیمی ناردرایە مەهاباد. من تەلعەتی خالیدی و ناهیدی محەممەدی مەریوانمان بۆ دیاری کرا. نەسرینی زەکەریایی، گوڵڕوخی قوبادی و شەهینی وەتەندوستیش لە سنە ڕێکخران. ئێمە کۆبوونەوەی مانگانەمان هەبوو، لەوێ بەرنامەی کار و هەڵسوڕانی خۆمان دیاری دەکرد. لە کۆبوونەوەکانی داهاتوویشدا چۆنیەتی بەرەو پێشچوونی کارەکانمان هەڵدەسەنگاند و بەو پێیە بەرنامەماندا دەڕشت. لە هەر شارێکدا هاوڕێیانی کۆمیتەکە بەرپرسی کارەکان بوون. کۆمەڵە هەمیشە زۆر بایەخی بە مەسەلەی ژنان دەدا. دەمەوێ بڵێم کە هەڵاواردن و چەوساندنەوەی ژنان لە کۆمەلگادا وەک مەسەلەیەکی زۆر گرنگ چاوی لێ دەکرا. ئێمەش وەک ژنانی ناو کۆمەڵە بربەرەکانەی لەگەڵ ئەم دیاردە دزێ و ناشیرینەمان بە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی خۆمان دەزانی و بە پێی تواناییمان کارمان بۆ دەکرد. بەڵام شێوەکاری ناوچەکانی کۆمەڵە هێندێک فەرق و جیاوازیان لەگەڵ یەک هەبوو. بە بڕوای من لە ناوچەکانی سنە، مەریوان و کامیاران کاری ناوژنان بایەخێکی زۆرتری پێدەدرا و کەمێک لە ماڵبەندی مکریان ڕێک و پێکتر بوو. لەسەر مەسەلەی ژنان کۆمەڵە چالاک بوو، دەستکەوتی باشی هەبوو. هەوڵ و تێکۆشانی ئێمە بربەرەکانێ بوو لەگەڵ تێڕوانینی کۆنەپەرستانەی کۆمەلگا بەرامبەر بە ژنان. لە هەموو شوێنێکی دنیا کەم و زۆر پیا و دەسەڵاتی زۆرترە. کوردستانیش وەک زۆر وڵات و شوێنی دواکەوتوو ژنان زۆر زیاتر لە ژێر چەوسانەوە و هەڵاواردنن. کاری سیاسی لە ناو کۆمەلگایەکی وادا دژواریەکی زۆری لەسەر ڕێگایە. بۆچوونی پیا و سالارانە و کۆنەپەرستانە لە ڕەفتار و هەڵسوکەوتی زۆرێک لە هاوڕێیانماندا بە ئاشکرا دەبیندرا. ئاڵوگۆڕێکی باش دەستی پێکردبوو دەیتوانی وردە وردە گرنگبوونی دەوری باشی ژنان لە کۆمەلگادا زەقتر بکاتەوە. بەڵام گۆڕینی فکر و بۆچوونی کۆنەپەرستانەی جەماوەر کارێکی سەختە و تەنیا لە ڕەوتێکی درێژخایەندا ئاڵوگۆڕی بنەڕەتی دەتوانێت پێک بێ. ئێمە بەردەوام ناڕەزایەتیمان لە دۆخی ژنان دەردەبڕی.
قبولکردن و ڕازیبوون بە وەزعەکە لە کردەوەدا هەمیشە کۆسپ و تەگەرەی سەرڕێی کار و تێکۆشانمان بوو. هەموو مەسئولان کاربەدەستانی کۆمەڵە پیاو بوون و ئەگەرچی ژنانیش ساڵیانێکی زۆر لەگەڵ کۆمەڵە کاریان دەکرد و هەڵسوڕاو بوون، بەڵام هیچ جێگە و پێگەیەکیان نەبوو. هەرچی هەلومەرج سەختتر دەبوو، مشکلی ژنانی ناو کۆمەڵەش زیاتر دەبوو. زەخت و زۆری ڕژیم لە کوردستان بارودۆخی کۆمەلگاکە ڕەفتاری نابەجێ و ڕووخێنەری هەندێک لە بەرپرسانی تەشکیلات تەنگی پێهەڵچنی بووین. لە هەر دەرفەت و ئیمکانێک هەڵکمان وەردەگر بەڵکو و کۆمەڵەوە خەبەر بێنین و ئاگادار بن کە ژنان لەم تەشکیلاتەدا چ گیر و گرفتێکیان هەیە. هێشتا زۆر تانە و تەشەریان لێدەداین و نوکتەیان بۆ دروست دەکردین. بۆ نمونە بە کۆمیتەی ژنانی کۆمەڵە کافژێ کافیان دەکوت کاف گێژێ واتە کۆمیتەی گریانی ژنان، یان دەیانکوت ئێوە هەر بۆڵەبۆڵ دەکەن. جارێکیان لە سنە من و فەهیمەی قوتبی لەگەڵ ساعدی وەتەندوست دوای قسە و باسێکی زۆر لەسەر گیر و گرفتی ژنان لە ناو تەشکیلاتدا بۆ ئەوەی فشاریان بۆ بێنین، کوتمان ئیتر ئێمە لەگەڵ کۆمەڵە کار ناکەین و دەچینە ناو ڕێکخراوەیەکی تر. ساعد زۆر ناڕەحەت بوو، بەڵێنیدا تێبکۆشێ بۆ لەناوبردنی گیر و گرفتەکان. ئێمە وەک کۆمیتەی ژنان پاش ساڵ و نیوێک لە زستانی ساڵی 1359 هەتاوی واتە 1970 زاینی لەگەڵ ناوەندی کۆمەڵە کۆبووینەوە و نەزەر و بۆچوونی خۆمان ڕاگەیاند. دواتر باسی ئەو کۆبوونەوەیە دەکەم. دەوری دووهەمی بزوتنەوەی خەڵکی کوردستان. لە شەڕی سێمانگەدا ڕژیم لە بەرامبەر هێزی پێشمەرگە و خەڵکدا شکستی خوارد. خۆمێنی ڕۆژی 28 گەلاوێژی 1358 هەتاوی واتە 1970 زاینی فەرمانی جەهادی لە دژی خەڵکی کورددا بوو. ئەمجارە هەر ئەو خۆی داوای ڕاگرتنی شەڕ و گفتوگۆی کرد. خەڵکی کورد و حیزبەکانی حەماسەی بەرەنگاری و خۆڕاگریان بەرامبەر بە هێرشی ڕژیمی ئیسلامی خوڵقاند و ڕژیم لەو هێرشەدا شکستی هێنا و دوای 3 مانگ شەڕ ناچار بوو مل بە ئاگربەس و وتوێژ لەگەڵ نوێنەرانی خەڵکی کوردستان بدا. لە کوردستان دەستەی نوێنەرایەتی خەڵکی کورد پێکات کە ئەندامەکانی بریتی بوون لە مامۆستا شێخ عیزەدینی حوسێنی، حیزبی دموکرات، کۆمەڵە و ڕێکخراوی چریکە فیداییەکان. دیارە دەستەی نوێنەرایەتی خەڵکی کورد هەوراز و نشێوی زۆری بەخۆوە بینی. مامۆستا شێخ عیزەدین سەرۆک، حیزبی دموکرات وتەبێژ و کۆمەڵە و چریکە فیداییەکانیش ئەندامانی دەستەی نوێنەرایەتی بوون. لەلایەن کۆمەڵەوە عەبدوڵڵا موحتەدی، دکتۆر جعفەری شەفیعی، ئیبراهیمی عەلیزادە و یوسفی ئەردەڵان ئەندامانی ئەو دەستەیە بوون. دەستەی نوێنەرایەتی بە دوو هۆ نەیتوانی ئەرکەکانی خۆی بە ئەنجام بگەیەنێ. یەکەم، ڕژیم مەبەستی بەدیهێنانی داخوازیەکانی کورد و کۆتایی پێهێنانی شەڕ نەبوو، بەڵکو دەرفەتی خۆ ئامادەکردنی پێویست بوو بۆ هێرشێکی گەورەتر و بەربڵاوتر بۆ کوردستان. دووهەم، حیزبی دموکرات لە هەوڵی ئەوەدا بوو ڕێگا خۆش بکات کە لەگەڵ حکوومەت ڕێک بکەوێت و بۆ خۆی بە تەنیا وتوێش بکات و خودموختاری وەربگرێت، بەڵام کۆمەڵە هەڵوێستی شۆڕشگێڕانە و ڕادیکاڵی هەبوو. کۆمەڵە لە نامیلکەیەکدا بە ناوی ئێمە وتوێژ ڕوو بە خەڵکی کوردستان بە ئاشکرا ڕایگەیان کە ڕژیمی ئیسلامی دەرفەت دەکڕێ و حتمەن دیسان هێرش دەکاتەوە سەر کوردستان و هەروەها ئاماژەی بەوە کرد کە حیزبی دموکرات لە هەوڵی ئەوەدایە بە تەنیا لەگەڵ ڕژیم ڕێک بکەوێت. لەو هەلومەرجەدا پێشمەرگە هاتنەوە ناو شار و چالاکی سیاسی بە ئاشکرا دەستی پێکردەوە. ئەو چەند مانگەی وا شارەکان لە دەست پێشمەرگەدا بوون، کاری سیاسی بۆ هەموو ڕێکخراوەکان تەواو ئازاد بوو. هەموو ئینسانە شۆڕشگێڕ و پێشکەوتووەکان لە ڕێکخراوەگەلی جۆراوجۆری وەک کۆمەڵە، پەیکار، ڕاهیکارگەر و پیشگام و حیزبەکانی تر چالاک بوون. بێگومان بەرەو نەسڵی ئێمە قەت ناتوانن ئەو ڕۆژانە لە بیر بەرنەوە کە شەقام و کوچە و بازار لە خەڵک شەپۆلی لێدەدا و پیر و گەنج بە خۆشی و شادی پێشوازیان لە ڕۆڵەکانی خۆیان دەکرد. زۆر کەس وێنەی یادگاری و تەنانەت ئیمزایان لە پێشمەرگە وەردەگرت.
ئەو ڕۆژە لە مەریوان جەماوەر بۆ پێشوازی لە ڕۆڵەکانیان هاتبوونە دەرەوە. پێشمەرگەکان بە مارشێکی نظامی ڕێک و پێک گەیشتنە شار و تێکەڵی خەڵک بوون. بوو بە دەستلەملان و لە باوەشگرتنی ڕۆڵەی پێشمەرگە. ئەتای ڕۆستەمی لە مەیدانی شار زۆر بە ژیری و لێهاتوویی لەسەر هەڵوێست و بۆچوونەکانی کۆمەڵە و ماهیەتی ڕژیم قسەی بۆ خەڵک کرد. لەو کاتەدا 2 هێلیکۆپتەر بەسەر شاردا دەسوڕانەوە و مەترسی زۆریان هەبوو دیسان کارەساتێک بخڵقێنن. بەڵام جەماوەر بەڕادەیەک سەرخۆشی دیداری ئازیزانیان بوون کە ترسیان لە هیچ نەبوو. ڕۆژێکی زۆر خۆش بوو چونکە ڕۆژی سەرکەوتن بوو بۆ خەڵکی ئازادیخوازی کوردستان. بیری پێشکەوتوو براوە بوو لە بەرامبەر بیری کۆنەپەرستیدا، بەڵام ئێمە بنەماڵی گیانبەخت کردووان زیاتر لە هەمیشە جێگای خاڵی ئازیزانمان هەست پێ کرد. پێشمەرگە هاتنەوە بەڵام براکانی ئێمە لەگەڵ نەبوون. کاتێک پێشمەرگە بەڕیز بەرەو شار دەهاتن بێ ئیختیار دەمکوت ئەیکوا ئەمینی برام بۆ لە ڕیزی ئەواندانیە. خۆکاک فواد و ئەمین لە یەکەمین کەسەکان بوون کە بەردی بناغەی ئەم هێزە شۆڕشگێڕەیان دامەزراند. هەموو کەس ناتوانێت ئەم هەستە و ئەم بۆشاییە دەرک بکە. ئەو ڕۆژە تا داسێران بە پیر پێشمەرگەوە چوین لە ڕێگادا قسە و باسمان دەکرد. یەکێک لە هاوڕێیان زۆر خۆشحاڵ بوو. هەستم دەکرد لە شادی ئەو ڕۆژەدا کارەساتەکانی ڕژیمی لە کوردستان فەرامۆش کردبوو. من لە هەست و ئیحساسی خەڵک دەگەم و حەقی سروشتی هەموو کەسێکە کە بەرامبەر بە ڕووداوێکی خۆش یان ناخۆش هەستی خۆی دەرببڕێ. بەڵام ئەوەی جێی سەرنجی من بوو ئەوە بوو کە لە هەمان کاتدا دەبێ بیر لە کەسەکانی دەوروبەری خۆت بکەیەوە کە ئەوان لە چه حاڵێکدان. ئەو هاوڕێم هەستی زامداری منی لەبەرچاو نەبوو. هێندەی کوت ئیتر خۆم پێڕانەگیرا و کوتم زۆر خۆشحاڵم بە سەرکەوتنی خۆمان بەسەر داگیرکەراندا و هەر پێشکەوتنێک مایەی شانازیمە. بەڵام ئەگەر ئێستا دەسەڵاتێک هەبێ و هەر کەسێک بکەی بەسەر و کۆماری ئێران بۆ من بۆشاییەک هەیە و ئەویش جێی خاڵی براکان و هاوڕەکانمە کە بە هیچ شتێک پڕ نابێتەوە. لە سنە و مەریوان بەداهێنان و نوێخوازی کۆمەڵە لە هەموو گەڕەکێک بنکە دروستکرا. بنکە ڕێکخراوێکی دموکراتیک بوو کە هەر کەسێک بە هەر بۆچوونێکی سیاسیەوە دەیتوانی تێیدا چالاک بێت. ناوەندێک پێکات بە ناوی دەستەی دامەزرێنەری شۆرای گەڕەکەکان. کاریم دەستەیە هاو ئاهەنگکردنی چالاکی بنکەکان بوو. بنکەکان لە شوێنی چۆڵکراو یا لە مەدرسەکان جێگیر ببوون. گەنجانی شۆڕژگەڕی گەڕک لە بنکەدا دەورێکی زۆریان هەبوو. کارەکان دابەش دەکران و بەپێی هەڵبژاردن هەر کارێک بەرپرسی خۆی هەبوو. بەشێک لە کارەکان ئەمانە بوون: بەشی چەکداری، پزیشکی، ڕاگەیاندن، بڵاوکردنەوەی ڕۆژنامە و چاپەمەنی و شتیوە. هەموو ئەرک و کاری گەڕک لە ئەستۆی بنکە بوو. ئەم شێوە کارە جەماوەریە بۆ یەکەمین جار کۆمەڵە دەستپێشخەری بوو خەڵک بەڕاستی تامی شیرینی ئازادی و دەسەڵاتی خۆیان چێشت. ئەو فەزا ئاسوودە و سربەستە کاردانەبەیەکی فرەی کردە سەر هاودڵی و هاوکاری خەڵک. یەکێتی ژنان لە مەریوان لەگەڵ ئەو وەزعە تازەیە خۆی ڕێک خست و هەڵسوڕانی ئاسایی دەست پێ کردەوە. لە هەموو بوارێکی خەباتی خەڵک و چالاکی بنکەکان بەشدار بووین. دەچووینە دێهات و کۆبوونەوەمان بۆ ژنان دەکرد. زێدەڕەوی نییە ئەگەر بڵێم کارەکانی ئێمە کاردانەوەی هەبوو لەسەر ژنان و توانیمان کەسانێکی باش لە شار و ئاواییەکان پەروەردە بکەین. لە یەکێتی ژنانی مەریوان ژمارەیەک ژنی زەحمەتکێش و هەڵسوڕاو هەبوون کە لە ئێمە بەتەمەنتر بوون. وەک نمونە ئامینەی گاگل زۆر چالاک بوو کە بەداخەوە بە نەخۆشی کۆچی دوایی کرد. ڕاگەیاندنێکمان لە بابەت کەسایەتی و کارەکانی بڵاو کردەوە و هەروەها کۆڕێکمان بۆ یاد و بیرەوەری ئەو بەڕێوە برد. نەجیبە و نەهیە لە شار بوون، بەڵام زۆر جار لەگەڵمان دەهاتن بۆ دێهات و بەشداری گەرم و گوڕیان لە کارەکانمان دەکرد. بوونی ئەوان بۆ ئێمە زۆر گرنگ بوو. لە سنە هەموو کەسێک دەیزانی باشگای ئەفسەران کە ببووە مەقەڕی پاسدار زۆر جێی مەترسی بوو بۆ ئەمنیەتی شار.
حیزبەکانی ناوشار بڕیاریاندا کە بۆ دەرپەڕاندنی ئەوان لەوێ مانگرتنێک لە ئوستانداری ڕێک بخەن. لە هەموو کوردستانەوە پشتیوانی ئەو مانگرتنە کرا و هەموو حیزب و گروپێک نوێنەریان نارد. ئێمە لە مەریوان لەلایەن یەکێتی ژنانەوە 3 کەس چوین. ژنێکی زەحمەتکێشی خەڵکی بەردەڕەشە بە ناوی ئامینە، دەلیلەی ڕستەمی و من. ئامینە وەک نوێنەری ئێمە قسەی کرد. لە پێشدا نیگەران بووم کە لە بەرچاوی ئەو هەموو خەڵکە نەشڵەژێ و بتوانێت قسەی خۆی بکە. ئەوەندە ڕێک و پێک و لەسەرخۆ قسەی کرد کە چەند جار چەپڵەیان بۆ لێدا. هەفتەی ڕەشەمەی ساڵی 1358 هەتاوی واتە 8 سێی 1970 زاینی بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن ڕێوڕسمێکی شکۆدارمان لە ساڵۆنی شیر و خورشیدی مەریوان بە بەشداری ژمارەیەکی زۆری خەڵک بە تایبەت ژنان بەڕێوە برد. بۆ ئەو ڕێوڕسمە ئامادەکاریەکی زۆرمان کرد. بەرنامەکە ئەوەندەی وا من لە بیرمە ئاوا دەستی پێکرد. 1 دقیقە بێدەنگی بۆ یادی گیانبەخت کراوانی ئێران و کوردستان، شکاندنی بێدەنگیەکە بە سرودی ئەی شەهیدان، وتارێک لەسەر پێشینەی ڕۆژی جیهانی ژن، شێعرێک لە مامۆستاقانێ، دەور و نەقشی ژنان لە شۆڕشی ئێراندا، ژیاننامەی گۆڵڕێزی قوبادی وەک ژنێکی خەباتکار، خوێندنەوەی شێعرێک، وتاری ژنێکی زەحمەتکێش بە ناوی ڕابعە و لە ئاخردا پەیامی هەموو ڕێکخراوە سیاسیەکان لە مەریوان. بڕیار وا بوو دوای مەراسمەکە ڕێپێوانێکی هێمنانە بکەین و ئیتر بەرنامەکە کۆتایی پێبێت. ئەو ڕۆژە قەرار بوو دکتۆر قاسملوو لە مزگەوتی جامعەی مەریوان قسە بکە. ژمارێک لە هاوڕێیانی گەنج لە ساڵۆنەکە هاتنە دەرێ و بە ڕێپێوان و شیعاردان دژی حیزبی دموکرات بەرەو مزگەوت چوون. عەتا ڕۆستەمی بە پەلە هات و کوتی دەبێت بەربەوانە بگرن. ئێمەش وامان کرد. شایانی باسە لە مانگی ڕەشەمەی ساڵی 1358 هەتاوی واتە مارسی 1970 زاینی لە ئێراندا هەڵبژاردن بۆ مەجلیسی شورای میلی دەکرا و لە کوردستان کۆمەڵە و حیزبی دموکرات کاندیدای خۆیان دیاری کرد. لە مەریوان فاتحی شێخولئیسلامی کاندیدی کۆمەڵە بوو. کاتێک ژنان دەهاتنە ڕێوڕسمی 8 مارس ترەکتی تەبلیغی و پشتیوانی لە فاتحیان بڵاو دەکردەوە. وەختی هەڵبژاردنەکە بۆ مەجلیس چ کاتی بانگەشەی هەڵبژاردن و چ ڕۆژی دەنگدان ژنان بەشداریەکی چالاکانەیان کرد. زۆرێک لە هاوڕێیانی ژن چاودێر بوون. ڕێژەی بەشداری ژنانی هەژار و زەحمەتکێش لەو هەڵبژاردنەدا و پشتگیریان لە کاندیدای کۆمەڵە زۆر بەرچاو بوو. ئەو ماوەیە مەریوان ناوەندی هەڵسوڕانی چڕوپڕی کۆمەڵە بوو. پلانی چەککردنی سپای ڕزگاری بەدەستەوە بوو. بەردەوام هاوڕێیانی ناوەندی کۆمەڵە لە مەریوان دەبوون. بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەیە لە شارەکانی ترەوە پێشمەرگە هاتبوونە مەریوان. کۆمەڵە لەو باوەڕەدا بوو کە سپای ڕزگاری ڕێکخراوێکی کۆنەپەرستە کە شێخ و کۆنە ساواکی دایان مەزراندووە و لە داهاتوودا مەترسی ئەوە هەیە کە ببێتە کۆسپی سەرڕێگای شۆڕشی کوردستان. ئەو دەم هەمومان ئەم سیاسەتەی کۆمەڵەمان پێ دروست بوو، بە هەموو هێز و تواناوە پشتیوانیمان لێ کرد. دوای چەککردنی سپای ڕزگاری ڕووداوێکی سەیر ڕوویدا. شێخەکانی نەقشبەندی جەماعەتێک لە موریدەکانی خۆیان کە خەڵکی هەژار و زۆر دەستکورت بوون هێنا بووە ناوشار و ڕێپێوانێکیان دژ بە کۆمەڵە سازدا. خەڵکەکەیان هێنا بوو کە هێرش بەرنە سەر مەقەڕی کۆمەڵە. کاتێک خەڵکی مەریوان زانیان مەبەستی ئەوان چییە، لە ماوەیەکی کوورتدا خۆیان گەیاندە دەوروبەری مەقەڕی کۆمەڵە. خەڵکەکە ئەوەندە زۆر بوون کە پلانی خۆپیشاندەران بۆ هێرش بردن بۆ سەر مەقەڕی کۆمەڵە دەست بەجێ پوچەڵ بووەوە. هەر ئەو دەم لە مزگەوتی جامعەوە عەتا ڕستەمی ڕوو بە خەڵکەکە سەبارەت بەو سیاسەتەی کۆمەڵە وتارێکی زۆر بزوێنەری پێشکەش کرد. ئەو وتارەی عەتا یەکێک لە شاکارەکانی بوو. بەلای منەوە زۆر جێگای سەرنج و سەرسوڕمانە کە لەو ماوەیەی وە هاوڕێیانی ناوەندی بەردەوام داهاتنە مەریوان هیچ کامیان زەحمەتیان بە خۆیان نەدا کە بۆ سەعاتێکیش بوو بێت بچنە ئەڵمانە و سەردانی مەزاری برا ئازیزەکانم و دیداری باوکو دایکم بکەن. وەک ئەوەی نەگوندێک هەیە بە ناوی ئەڵمانە و
نەڕێبەری لە مێژینەی کۆمەڵە و براکانی لەو شوێنە نێژراون. ئەو زستانە تەشکیلاتی کۆمەڵە لە مەریوان کۆنفرانسی بەرپرسان و کادرەکانی بۆ هەڵسەنگاندنی خەبات و تێکۆشانمان پێکهێنا. ئەو کۆبوونەوەیە زۆر بەباشی بەڕێوە چوو، هەموو بەشداری فەعال و گەرموگوڕمان تێدا کرد. تەلعات خالیدی، ناهید محەممەدی و من لەو کۆنفرانسەدا بەشدار بووین کە زیاتر لە هەفتەیەکی خایاند و کۆنفرانسەکە لە ماڵی باوکی دەلیلە و ئەتا ڕۆستەمی بەڕێوە چوو. ئەو بنەماڵەیە و بە تایبەت ئامینە خانمی دایکیان زۆر بە ئێمەوە ماندوو بوون و زەحمەتیان کێشە. ناوەندی خوێندکاران. ناوەندی خوێندکاران پێش شۆڕشی 1357 هەتاوی واتە 1970 زاینی دامەزرا و ڕێکخراوێکی دموکراتیک بوو. کۆمەڵێک لاوی چەپ و خەباتکار بە بۆچوونی جیاوازەوە تێیدا چالاک بوون. ئەوان زۆر کارا و لێهاتوو بوون و بیر و فکری جیاواز کۆسپی دان نەدەنا لەسەر پلان و بەرنامەکانیان. ئەوان زەحمەتی زۆریان کێشا و خزمەتی گەورەیان بە خەڵک کرد. ناوەندی خوێندکاران گۆوارێکیان بە ناوی ڕزگاری هەبوو و تا ئەو جێگایەی لە بیرم ماوە توانیان چەند ژمارەیەکی لێچاپ بکەن. ئەم ناوەندە چەند شانۆیان ڕێکخست کە زۆر سەرکەوتوو بوون و تاسیری باشیان لەسەر خەڵکدانا. یەکێک لە شانۆکان سەبارەت بە ئێدامیەکانی مەریوان بوو. ئەو شانۆیە چەندین جار لە مەریوان نمایش درا کەچی هێشتا خەڵک خوازیاری چاوپێکەوتنی بوون. ئەکتەرەکان بەڕادەیەک جوان و دڵگیر کایەیان دەکرد کە ڕۆژێک لە کاتی نمایشی شانۆکەدا پێشمەرگەیەکی یەکێتی نیشتمانی بە چەکەوە هێرشی کردە سەر ئەو کەسەی وا دەوری خەڵخاڵی دەنوەند. لەو ڕۆژە بەدووە بڕیار درا هیچ کەس ئیجازەی نەبێت بە چەکی سارد و گەرمەوە بێت بۆ شوێنی شانۆکە. قەراروا بوو لە هەموو شارەکانی کوردستان ئەو شانۆیە نمایش بدرێ. لە سنەیش نیشانیاندا، بەڵام شەڕ دەستی پێکردەوە و ئیتر مەجال نەبوو ئیدامەی بدەن. کۆمەڵێک کچی هەڵسوڕا و دەور و تەئسیری زۆریان لە چالاکیەکانی کانونی خوێندکاراندا هەبوو.